ئەم کاتتان باش بەخێر بێن بەڕاستی لەبەرەوەی کە من نە شاعرم نە نووسەر و نە پێشمەرگە زۆر موشکلە بۆ من کە وتەیەکم هەبێت بەڵام کە داوایان لێ کردم کە وتەیەکم هەبێت وتم من سەربوردەیەکی بچووکم هەیە یا کەمم هەیە لەگەڵ مامۆستا شێرکۆ ئەگەر بتانەوێت باسی ئەوەکەم بەڕاستی ئێستا ئەمەوێت ئەو بیرەوەریانەی کە لەگەڵ شێرکۆی گەورە و مەزن هەمە چەند دیمەنێکی بخەمە ڕووی ئێوە کە پێم وایە تەجروبەی چەند ساڵێم لە لەگەڵ مامۆستا شێرکۆ. ساڵی 1970 بوو کە هاتم بۆ کوردستان لە سەرگەڵ و بەرگەڵ و گیرسامەوە. دوای ڕۆژی دووهەم وتیان پێم وتیان کە کۆمەڵێک لە نووسەران لە بەشی ئێلام ئەیانەوەی بتبینن دێن بۆ لات. جەماعەت هاتن بەڵام هیچ کامیانم نەناسی، هەتا ناویشیانم نەبیست بوو. خۆیان پێناساندم ئەوەی کە لە بیرم بێت باسی 34 ساڵەوە پێشە. شێرکۆ بێکەس بوو، لەتیف هەڵمەت بوو، فەرهاد پیرباڵ بوو و سامی شۆڕش ئەوانەم دوایی دیتەوە بۆیە ئەوانەم لە بیرە. چەند دەقەیەک لام دانیشتن، دیدارێکی زۆر کەممان بوو. شێرکۆ دەستی کرد بە گیرفانیا مەجموعەیەک لە شارەکانی کە پێم وایە زیاتر لە 35 پەڕە نەبوو بە شێوەیەکی نیوە ئەیفۆر نووسی بوو، دەرزێکی شار لێدا بوو بە قسەی خۆیان هەر لە ئێلام چاپ کراوە. وتی ئەمە کارەکان منە. منیش وتم باشە ئەی خوێنمەوە ئینشاڵڵا سبێ دووسبێ سەردانتانەکەم. ڕاستەکەی کە هاتم خوێندمەوە کەلمەکانی بۆ من نائاشنا بوو، چونکە من بە زیاتر بە شێعرە کلاسیکەکان ئاشنا بووم، بە دەنگی شکرای بابان و پەروین موشیر وەزیری و ئەوانە ڕاهاتە بوو کە دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ئەوە کە چوومەوە لای وتی چیت کرد شتەکانمە خوێندەوە؟ وتم بەڵێ بەڵام لە زۆر لە کەلماتەکەی تێ نەگەیشتم. تعجبی کردم نا تعجب مەکە بۆەوە کە من ناوی تۆ شاری تۆ کاری تۆم نەبیستوە ئاسان نییە قسەی تویش تێبگە. دوای وتی حەزەکەی یەکێ لە شارەکان بۆ تو خوێنمەوە؟ وتم حتمان. وتی حەزەکەی خۆشەویستی بێ، نەتەوایەتی بێ، جوانی بێ، کوردستانی بێ، چ بێ؟ وتم هەرچی تۆ حەزی لێەکەی و ئێستا ئەبێ بیخوێنیت. شارێکی بۆ خوێندبەوە. ڕاستی شارەکە نازانم ئەوەندە سەیری حرەکات و داچەسپاندنی کەلمەکان بووم و حرەکاتی لە مەفهومی شارەکە زۆر تێنەگەیشتم. و ئەمە یەکەم جار بوو کە شاعرێکی ئینقلابی ئەم دیکە شعری خۆی ئەخوێنێتەوە بۆ من، چونکو من لە عمرما هەر لە مناڵیەوە لە مەجلیسی شوعرای کورد و فارس گەورە بووم، لە شعری نەوکە شاملو بوو هەتا شعرەکان تری حافظ و سعدی بۆ من ئاسان بوو کە یاکو مەحفی و سالم و وەفایی بۆ من ئاسان بوو کە ئەو شعرانە لەبەر بکەم. بەڵام ئەمە بەم حرەکاتانەوە کە وەکو بزمار ئەیویست کەلمەکان لە مەغز و لەشی ئینسانە داچەسپێنێت، بە هەموو حرەکات کەلمەکانی دیکلەمە ئەکرد. ئەمە بوو بەڕاستی من ئەو ڕۆژە دنیایەکی ترم بوو و وادم پێدا کە من کلمات و هەموو کەلماتەکان تۆ سایەکەم تێبگەم بە مالوماتم زیاتر بێت و ئینشاڵڵا یەکە بینینەوە. من زۆر نەمامەوە لەوێ، شاید
دووسێ هەفتەیەک بوو ئیتر یەکترمان نەدیەوە من بەرەو هەندەران کەوتمەڕێ لەوێ بڕیارمدا کە کارێ بکەم و کارەکەش ئەوە بوو کە دوو کتێبچەم لەگەڵ خۆ بوو یانێ دوو یادداشت یەکێکی هینەکەی شێرکۆ بوو یەکێ هی لەتیف هەڵمەت بەڵام مشکلێکمە بوو مشکل ئەوە بوو کە ئەمانە شعری نوێ بوو شعری نوێش ڕیتمی نییە ئاسانی بیکەی بە گۆرانی یا موزیک یا مێلۆدی بە هەر چۆنێ بوو ئەبووە کارێکم کردایت دوو شعرم هەڵبژارد یەکێ لە شێرکۆ بەناو لێتان نابینەوە یەکێکیش لە شعرەکانی لەتیف هەڵمەت بە سنوورەکانە ئەچین ئەڕۆین تاڵە خوێنێ بە شوێنمان ڕادەکشێت من شعرەکەم بە کاملی لەبەر نییە بەڵام ئەم دوانم هەڵبژاردووە توانین بیخەمەنەوە ئەو کۆمەڵە کارەوە کە هەمە لە دەرەوە لەناو ئەوانە بڵاوم کردەوە بەڵام ئەوەی کە لەم شعرانە تێگەیشتم یەک ئەوە بوو لێتان نابینەوە ئەمە خۆی عەدالەتە ئەمە ڕقوقی نییە کە ئێمەی کورد ئەوە نازانین و من بۆ ئومێدە خوێندم کە کورد بزانێت لێتان نابینەوە لە دوژمن لێ نابۆرین بە ئاسانی ساڵای دوایی کە دیم شێرکۆم دی لە سوئێد پرسیم لێ پرسیم وتم شعرەکەت گۆرانیکەت بەدڵ بووتی بەڵێ وتم ئەزانی بەلای منەوە شعری لێتان نابینەوە ئەمە تۆڵەیە تۆڵە یعنی داد بەڵام ئێمەی کورد داد نازانین وتی هەر لەبەر ئەوە وتومە منیش دڵخۆشیم ئەوە بوو کە بەڵکو مرۆڤی کورد لە لوغەتی داد و بێدادی تێبکات بەداخەوە هەر کەسم دی ئەگەر باسی گۆرانیەکانیە کرد شاید مەجموعەیەکی زۆری شارەکەیشی لەبەر بوو بەڵام کەس باسی ئەوەی بۆ نەکردم یعنی کورد ڕقوقین لە دڵیانیە لە حاڵێکە ئەوە دادە تۆڵە دادە هیچ شتر نییە و تا ئێستش دیمان کە شارەکەی لەتیف هەڵمەتیش هەر ئەو واقعیەتە بوو کە ئێستش لە شنگال ڕوو ئەدات کە ئێمە هەر لەسەر مەرزەکانی گەلێ سپاس شەوتان